ئەمشەو تارمایی جاڕیدا من ناهێڵم ڕۆژ بێتەوە من نایەڵم هەتاو هەڵبێ و من ناهێڵم لێویکانی بکرێتەوە ئەمشەو من دەبمە عادیلە و دەبمە موختار منم یاسایی ئەم بەهارەدا دەڕێژم قەڵەمی من هۆنراوەی من بۆ ئەم شەوە دێتە گوفتار هاوار لە تارمایی شەوێک مۆمێک نەبێت بۆ ڕووناکی هاوار بۆ سەوزی بەهارێک خەزانی تیا جەولان بکە پڕ هەیبەت و پڕ بێباکی ئەم شەو خونچە لە ژێر عەبای شەودا تاسا ئەستێرە چاوی دا ئەگرت ئەستێرە چاوی دا نەگرت سیروان لە بەر مانگ هەڵ نەسا ئەم شەو هیچ کەس ڕوومەتی مانگی نەبینی هیچ کەس سیا چەمانەی نەبیست هیچ کەس کوڵمی شارە زووری بۆ ماچ نەویست هێدی هێدی بۆنی مەرگم نزیک دەبێت هێدی هێدی بۆنی مەرگم نزیک دەبێت گوڵان ئەمجار لە جێی خونچە سێوێکی ژەهراوی دەگرێت دەیداتە دەست نەسیمی مەرگ لە بەرۆکی دەرگاکەی خاوەری دەدا و سەمفۆنیای چیرۆکێکی تا قیامەت زیندوو دەچرێت شانزەی سێیە و قیامەتی شەهامەتە شانزەی سێیە و قیامەتی شەهامەتە لە جێی خودا مرۆڤ تەخت نشینی حوکمە و هەڵەبجە ساحەی مەحشەرە و تایەکی تەرازوی حوکم خیانەت و تاکەی تری جەهالەتە شانزەی سێیە و لە مەحکەمەی جەهلی مرۆڤ مناڵەکان گەورەترین گوناهبارن دایکەکانیش بێسۆسترین تاوانبارن حکمی سیروان ناپاکیە و حکمی بەهار نادادیە و شنروێ پەنای تاوانبار شارە زووریش پیسخاکیە مانگ تەنافی بۆ هەڵخرا مانگ تەنافی بۆ هەڵخرا ئەو ئەستێرەی موژدەی دەمەی ڕۆژی دابوو بە قامەتی چاوگەی زەڵم لە خاج درا نێرگزی قاسیدی بەهار لە ڕەگ و ڕیشە هەڵکرا بەهار لە سیاچاڵ نرا پەردەی خەندەی خونچە درا هەتاو خرایە زیندان و جێنشینی بوویە چرا بەڕێزان و خۆشەویستان لەگەڵ یەکەم ساتی ڕووداوی پڕتراژیدیا و پڕمەئەساتی هەڵەبجە هەستی هەزارەهان شاعیر و مرۆڤ دۆستی نیشتیمانەکەمان قەڵەمی هەزارەها شاعیر و مرۆڤ دۆستی نیشتیمانەکەمان کەوتەکار و توانیان لە گۆشەنیگا و لە بەشداری کارای خۆیان لە نێو ڕووداوەکەدا هەزارەها قەسیدە و هۆنراوەی جوان لە بەرۆکی پڕ لە زراف و پاڵا زرافی هەڵەبجە بدەن و هەستی پڕ لە مرۆڤانی خۆیان بۆ ئەو ڕووداوە دەرببڕن ئێمە ئەمڕۆ لە خزمەت یەکێک لە هەم کەسە ژیاوەکانی نێو ئەو تراژیدیا یا ئەو مەئەساتە ئەو نەهامەتیە گەورەی میلەتەکەمانین هەم شاعیرێک کەوا بە هەستی خۆی لە یەکێک لە نامیلکەکانیدا کە ساڵی هەشتاونەوەتە ساڵێک دوای ڕووداوە نالەبارەکەی شاری هەڵەبجەی شەهید توانیوێتی هەستی خۆی لە کۆمەڵێ شێعر و قەسیدەدا دەرببڕێ بۆ شاری هەڵەبجەی شەهید لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ یەک بە یەکی ئەو 5,000 پەپولە بێتاوانەدا دەنەوێنین کە بەدەستی زلهێزان و دیموکراسی خوازان و ئەلمانیەکانی دنیا لە ساتە وەختێکدا بە بەرچاوی هەر هەمویانەوە لە گۆڕنران و ڕۆحی بەرزەفریشیان بەرەو نێو چراکانی بەهەشت هەڵفڕی لە کاتێکدا کەوا لە یەکێک لە ئۆقیانوسەکانی باکووری ئەمریکا هەزارەها یا ملیارەها دۆلار سەرفکرا بۆ ڕزگارکردنی نۆ نەهەنگ کەوا لە نێو بەستەڵەکەکاندا گیریان خواردبوو لەو کاتەدا بوو کەوا 5,000 پەپولەی هەڵەبجە شەهید کران ڕەحمەتی خۆیان لێبێ لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سادق شێخ عوسمان سازانی نووسەر و شاعیر باس لە خەمی کیمیابارانی هەڵەبجەی شەهید دەکەین لە ئەدەبیات و لە ئەدەبیاتی یەکێک لە شاعیرەکانیدا بەڕێز مامۆستا سادق شێخ عوسمان سازانی زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس زۆر جەنابتان مامۆستا سادق سەرتا پێم خۆشە کورتەیەکی ئەو ڕووداوە جەنابتان هەم وەکو حکمەوەی کە لە نێو ڕووداوەکەدا بوون و خەڵکی شاری هەڵەبجەن جەنابەت چ کورتەیەکت هەیە چ باسێکت هەیە بۆ ئەو ڕۆژ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و سپاس بۆ بەڕێستان و بۆ هەموو بینەرانی ئازیز درود و ڕەحمەت بۆ گیانی پاکی ئەو شەهیدانەی کە بوون بە سمبولی شەهادەت لە هەرێم
و لە هەموو توانم بڵێم سەرانسەری عێراق و تەواوی جیهاندا و دوعای شیفا و چارەسەری بۆ هەموو بەرکەوتوانی چەکی کیمیایی و بۆ هەموو یورۆ دەبووان و ئەوانەی کە تووشی کارەسات و نەهامەتی بوون لەو کاتەدا. سەبارەت بە یادی 16 سێ یادی کیمیابارانی هەڵەبجە زۆر خەڵک، زۆر خاوەن قەڵەم، زۆر خاوەن هەستەکان، زۆر لە دۆستان شتیان نووسیوە و شتیان وتووە و من نامەوێت بچمەوە سەر ئەو شێوازە گشتی کە باس کراوە، بەڵام پێم خۆشە تەشبیهێک لەو کاتەوە من لە مێشکی خۆمە ئەو تەشبیهەم بۆ دروست بووە لەسەر هەڵەبجە و لەسەر کارەساتی هەڵەبجە، ئەو تەشبیهە بۆ جەنابتان و بۆ بینەرانی ئازیز باسکەم. من کارەساتی ئەو ڕۆژەی هەڵەبجە چونکە خۆم تیا ژیاوم وەکو فارسەڵێ شەنی دەنمانەندی دیدەن کەیشەوە کەی بیستن وەکو بینی نەبێ ئێمە کە تایە ژیاین، من خۆم وەکو ڕۆژی قیامەت تەشبیهم کردو هاتوۆتە بەرچاوم. قورئانە فەرمێ يا أيها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم يوم ترونها تذهل كل مرضعة عما أرضعت وتضع كل ذات حمل حملها وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. أما بو مشهدي قيامت، أما بو زلزلي ساعة بو أوية كزمين لرزة دروسة به لهەڵەبجەی ئێمەدا شەبیهی ئەوە، بەڵام نەک بە زەمین لەرزە، بە ئاسمان لەرزین دروست بوو. لەو ڕۆژەدا بەڕاستی ئەوەی من کە بەچاوی خۆم بینیم و خۆم تایە ژیام و خۆم بووم بە بەشێک لە تراژیدیاکە ئەوە بوو کە خەڵک هەمووی هات بە یەکدا وەکو بێهۆش، وەکو هەمومان یعنی بێئاگا کەسانێکی وڕ ئاگامە. من تەنانەت خۆم خاڵم بەرکیمیاویەکە کەوتبوو شەهید بوو کە شەوی یەکەم لە هەڵەبجە دەرچوین و چوینە ناوچەی سازان و شەوماینەوە بە شاخەوە خێزانەکەی و مناڵەکانی ئەگریان لە تەنیشمانەوە ئەوەندە وڕ بووین، هەست و هۆشی ئەوەمان نەبوو کە ئەمە خاڵمان یعنی شەهید بووە بەوان بڵێن خوا جەزاتان باتەوە یا بە خۆمان، یعنی ئاگامان لە خۆمان نەمابوو. ئەوە گشت تەواوی خەڵک ئاوای لێ هاتبوو. دوو دەربارەی حاڵەتی دووەم کە قورئان ئاماژەی پێەکە، هەموو شیر دەرێ شیر پێدراوەکەی خۆی لە بیرە چێ لە قیامەتە، باوەڕت هەبێ ئەو ڕۆژە ئاوا بوو. چەندین دایک مناڵەکەی فڕێ ئەدا، چەندین دایک مناڵەکەی بەجێ ئەهێشت، چەندین کەس مناڵی خۆی بەجێ هێشتبوو لە شوێنی خۆیان. وتضع كل ذات حمل حملها، چەندین حامل، چەندین سکپڕ ئێمە بە درێژایی ئەو ڕێگانەی کە کەوتینە ڕێ و دەرەچوین و هەموو هاوار و ناڵی بوو، چەندین ژن لەو قەراغجادانە کەوتبوو حەملەکەی فڕیا بوو لە تاو با بڵێن هینی ئەو ڕۆژە، یعنی سەختی ئەو ڕۆژە و لە تاو ئەو کارەساتە قورسە. ئەمە بەڕای من یعنی تەشبیهێکە کە زۆر جێی خۆیەتی بۆ ئەو ڕۆژەی هەڵەبجە کە تەبعەن وەکو فارس دیسان ئەڵێن حاڵی سوختگان سوختە دڵدا لە دووبەس، حاڵی سوختگان سوختی دڵدانە دووبەس، شەمع دانت کی جاندادەنی پەروانە زەچیست. تەنها دڵسوتاوان ئەزانن کە حاڵی دڵسوتاو چۆنە. ئاخر کە وەکو دوایش ڕەنگە بینە سەری ئێمە لە هەڵەبجە زۆر کەس هاودەرد و هاوخەممانە، بەڵام ئایا کەس ئەتوانێ وەک ئێمە بتوانێت تەشبیهی کا یا وەک ئێمە معایەشەی بکە؟ ئێستا یەکێک لەو بەرکەوتوانە مەسەرەن کەسێکمان هەیە کە ناسراوە هەموو کە زەیزانێ بۆی ناوی دێنم، مامەسا کامیل عەبدولقادرە. مامەسا کامیل خۆی ئەزانێ ئێستا چ دەردێکی هەیە. ڕەنگە من هاودەردی و هاوخەمی و هاوسۆزی دەرببڕم یا کە ئیبینم بکەوێتەوە بیرم، بەڵام ئەوەی ئەو تایە ئەژی کەسێکی تروا ناژی. لەبەرەوە کارەساتی هەڵەبجە بەڕاستی هەر خەڵکی هەڵەبجە ئەزانن چی بووە و بەڵام لەگەڵ ئەوەیشدا خەڵک یعنی حەقەت هاوسۆز و هاوخەممان بووە لە زۆر قۆناغ و کاتە. زۆر باش مامۆستا سادق، یادی هەڵەبجە پێویستە چۆن بکرێتەوە ساڵانە؟ ئایا ئەم یادە کلاسیکە بەردەوامەکرێتەوە و کۆمەڵێ سەرکردە و حیزب و دامەزرا و خەڵکی دێن، ئایا تر پێویست نییە ئەم یادە بە جۆرێکی تر بە ئاقارێکی تر بە شێوازێکی تر بکرێتەوە و واز لەم شێوازە کلاسیکە بێنرێت؟ خۆی یادکردنەوە شتێکی باشە، خودی یادکردنەوە، بەڵام چۆن یادەکەیتەوە پرسیارەکەیە. بەڕاستی ئەو شێوە کلاسیکیۆک جەنابتەڵی یعنی چۆن بڵێ تێر بووین. ئەوە ئێمە لە 92ەوە ئیتر کە با بڵێن خۆمان هەڵبژاردن کراوە و حکوومەتی هەرێم دروست کراوە و ئیتر چەند ساڵی دوای ئەوە هەتا ئێستا ساڵانە ئەم یادە ئەکرێتەوە بووە بە شێوەیەکی ڕۆتین. من ئێستا شخصی خۆم
بەڕاستی تا ئێستا جارێ یا دوو جار چوون بۆ هەڵەبجە لە کاتی 16 سیا چونکە کە ئیبینم هەردووبارە بوونەوەی ناسۆرەکان و بەیادهێنانەوەی ئەو ناسۆرانەیە بۆ خەڵک. بەڕای من ئەو یادکردنەوەیە ئەبوایە و ئێستایش ئەکرێ دەست پێ بکرێ لەبەرەوەی کە وڵاتی ئێمە بەڕاستی وڵاتێکی سیستماتیک نییە، شتەکانمان هەمووی بە عەشوایی و بە یعنی عاتیفیە زیاتر. ئەو یادە بەڕای من ئەبوایەوە بکرێ ئەگەر ساڵانە لەو یادەیە پرۆژە یا دوو پرۆژە لە هەڵەبجە جێبەجێ بکرایە یا پرۆژە یا دوو پرۆژە مەسەلەن بکرایە بە چۆن بڵێ خەمی ئەو ساڵی کە دێ تا ساڵی داهاتوو ئەو پرۆژەیە ئەو دوو پرۆژەیە جێبەجێ بکرای لە هەڵەبجە ئێستا پتر لە 30 پرۆژە لە هەڵەبجە جێبەجێ کرابوو. لەبەرەوە بەڕای من ئەو یادە ئەوەیە بەڕاستی دەرمانی دەردی خەڵکەکە و ئەو یادەیە کە واسا ڕێژی برینارەکانەکە ئەبوایە ساڵانە مەسەلەن پرۆژیان تەرح کردایە لە هەڵەبجە ئیتر لە ڕێی حکوومەتی هەرێمەوە لە ڕێی خێرخوازانەوە کە خێرخوازان زیاتر بەڕاستی وەختە بڵێم بە تەنگ هەڵەبجەوە هاتوون لە ڕێی دەسەڵاتداران و دەوڵەمەندەکانی سنوورەکە و ناوچەکەەوە ئەکرا و پرۆژانە بچێتە بواری جێبەجێکردن و کەمێک لە خەمی هەڵەبجەیەکانی کەم کردایەتەوە. ئەوە مەسەلەن یەکێکە لەو ڕووکارانەی کە بەڕای من ئەبوایە یادەکە بۆ شوێ بکرایەتەوە. سادق من دوێنێ لە بەرنامەیەکی تایبەتدا لە پەنا مۆنۆمنت و ڕۆحی بەرزەفری 5000 شەیدی هەڵەبجەدا 4 میوانم دوان کە کاربەدەست و خەڵکی هەڵەبجەی شەید بوون دەڵێن ئەوەی کە بۆ هەڵەبجە کراوە بە هەر وەکو پارێزگایەک با یەک شوێن شەیدیشی نەبێ، بەڵام ئەوەی وەکو پارێزگایە بۆ هەڵەبجە کراوە هیچ جیاوازیەکی ئەوتۆی لەگەڵ ناحیەیەک و قەزایەکی دراوسیان نییە. لەگەڵ ئەوەشە هەڵەبجە سمبولی شەهیدانە، پایتەختی ئاشتی ئەم هەموو قوربانی و ئەم هەموو فیداکاریەی داوە. بۆچی هەڵەبجە پێویستە چی بۆ بکرێ و چی بۆ کراوە تا ئێستا؟ ئەو قسەی ئەوان 100% ڕاستە. من ناتوانم ئەوەی کە بۆ هەڵەبجە کراوە زەربی سفری بکەم. شت کراوە بۆ هەڵەبجە، بەڵام ئەوەی کە بۆ هەڵەبجە کراوە بۆ هاوشێوەکانی تری هەڵەبجەش لە هەموو کوردستانە کە حەقی خۆیانە بۆیان کرا هەر ئەوەش بۆ هەڵەبجە کراوە. بەڵام هەڵەبجە کە ئێمە وەکو سمبلێک تەماشایەکەین، وەکوی کارەساتەکەی کارەساتێکی جیهانی هێنایە لەرزە، وەکوەوەی کەوا ئێستایش خەڵکێکی زۆر هەم لە ئاوارەی و غوربەتە، هەم لە نادیاری و بێسەر و شوێنیە و هەم لە بەرکەوتویە ئەژین و ئەو خەڵکەی کە سوکاری شەهیدان وەک پێویست ئاوەڕیان لێ نەدراوەتەوە بەڕاستی وەک پێویست ئاور لە هەڵەبجە نەدراوەتەوە. لەبەرەوە هەڵەبجە ڕاستە مەسەن یەکێک لەو شتانەی کە کراوە بۆ هەڵەبجە بڵین هەڵەبجە کرا بە پارێزگا. بەڕای من ئەبوایە مؤهەلاتی بوون بە پارێزگا لە هەڵەبجە تەواو بکرایە. خۆ بە هەڵەبجە قەزا وایە، بەڵام قەزایەکی گەشە سندوو وایە، قەزایە وایەکەوە دیار وایە و مەسەرەن ینی خزمەتگوزاری وەک پێویست بۆ بکرایە. بەڵام کرا بە پارێزگا کە ئەمە لە ئەسڵا با بڵێن شتێکی باشە، جۆرێکە لە تکریم و حەقی خۆیشی بۆ هەڵەبجە هەر بە حکمی مێژوو هەڵەبجە مافی خۆیەتی بوو بێ بە پارێزگا، بەڵام بەبێ ئەوەی مؤهەلاتی بۆ ئامادە بکرێ، بەبێ ئەوەی تەنانەت شەقامێکی وای تیاابێت لە شەقامی پارێزگایە بچێ، بەبێ ئەوەی کەوا مؤسساتی بۆ تەرتیب بکرێ و ڕێغ بخرێ کرا بە پارێزگا و ئیتر کە ئەنەهوو هەموو شتێکرا بۆ هەڵەبجە نەخێر ئەو شتێک کە پێویست بوو بکرێ بۆ هەڵەبجە بەڕاستی نەکراوە. زۆر شت ماوە ئەگەر مەجال هەبوو ئاماژەی پێ یەکەم کە چی بکرێ بۆ هەڵەبجە پێویستە و ینی دەرمانی دەردی هەڵەبجەکە. زۆر باشمەوە سەسادە پێم خۆشە بچینە خزمەتی یەکێک لەو هەست و هۆنراوانی کە جەنابەت بۆ کارەساتی هەڵەبجە نووسیوتە. بەڵێ خۆی بەڕای من ئەو کارەساتەی هەڵەبجەی ئێمە هەر لە شەستەکانەوە هەموو دەیەک لە شەستەکانەوە کە بە بیرەوەری من لەو کاتەوەیە هەموو دەیەک هەڵەبجە تراژیدایەک و بەڕاستی کارەساتێکی بەسەرا هاتووە. بەڵام کە ئەمەیان یعنی لووتکە و چڵەپۆپەی کارەساتەکان بوو هەر ئەوە نەبوو. ئەوەی کە ئێستا خەڵک زۆر ئاماژەی پێناکە بەڕای من کارەساتی کیمیایەکە بەقەدەر 2 ساڵی ژێر نایلۆنی خەڵکی هەڵەبجە لە گردەچاڵە کە نەدەبوو نەکەس چێ بەلایەنان نەبتوانن بێنە دەرەوە لەو شوێنە نەکەس هاوکاریەکیان بکە، حتا تەنانەت بۆیان نەبوو چادرێک هەڵدن، بۆیان نەبوو کەوا کەسێک کوخێک بە قڕ و بەرد دروستکاپیانە ڕووخی بوو. ئەمە بەرەنجامی ڕووداوەکە ئەمە دوای ڕووداوەکە کە خەڵک بەحساب لە عێراق و ئێران ڕێکەوتن و عێراق عەفویەکی دەرکرد و خەڵکی ئێمەش هەمومان هەر عاتیفی و ساویلکەین هەرچەنە ئاوارەیشمان لە ئێران وە نەبێ زۆر خۆش بوو بێ، خەڵک لەژێر چادرە لە گەرما و لە سەرما بەڕاستی وەک پێویست خزمەت نەکردن ئەو خەڵکە هەمووی خاوەن ناز و خاوەن ماڵ و خاوەن شوێن و ڕێی خۆی، بەڵام لە چادرێک و لە ناو قڕ و لە ناو گەرما و سەرمایی
ئاوارەی و شاخ و داخا و نەبێ ئەوێش خۆش بوو بێت لەبەر ئەوە خەڵک چاوەڕێ و با بڵین ئێرانی لە چەشمەندازی ئەوە بوو کەوا ڕۆژە لە ڕۆژان بتوانێت بێتەوە سەر خاک و نیشتیمانی خۆی و سەر زێدی خۆی قسەوا کرا کە گوایە ئێمە ئەبرینەوە بۆ هەڵەبجە لەبەرەوە خەڵک بە پەرۆشی یعنی بە پێ ئامادە بوون خەڵک بێتەوە چونکە هیچ بەقەدەر زێد و خاک و نیشتیمان بەڕاستی خۆشەویست نییە ئینسان تا ئەوەی بەسەر نەیە نازانێت خاک چەند خۆشەویستە کە گەڕاینەوە خەڵکیان برد بۆ گردەچاڵ دیسان ئەمە دیسان کیمیاوارانێکی تر کوێ و کەوتۆتە کوێ هەڵەبجەوە خۆی با تۆزێک گەڕەمە بۆ دواوە کە ئەو خەڵکیان هێنایەوە لە ئێرانەوە ئەمە ساڵی چەند هەشتاونەوە ئەمە لە ساڵی نەخێر هەر لە ساڵی هەشتا ئیتر لە مانگی نودەیە هینەکە 6 مانگێک لە کیمیابارانەکە بەحساب کە حکوومەتی عێراقی عەفویەکی دەرکرد و شەڕ وەستا و ئەمانە خەڵکەکە گەڕایەوە ئەو قسە یعنی ئەوەی خرایە ناو خەڵک ئەو قسانە ئەوە بوو کە ئەچینەوە بۆ هەڵەبجە اینجا وتیان خەڵکەکە دێنن لە دەوروبەری سلێمانی دایانەنێن و لە شوێنێکە تەجەموعێکیان پێ دەکەن تا دوایی هەموو ئەگوازنەوە بۆ هەڵەبجە جا بالموناسبە من شخصی خۆم خوا بۆی ڕێخستم کە لە ئێران هاتینەوە تەبعاً بە شەو ئەیان گواستینەوە بۆ سلێمانی لەبەرەوە منتیقەکە محەڕەمە بوو ئەو سەردەمە بە زیل و سیارەی عسکەری من سیارەیەکی عسکەری خۆم مناڵەکانم سیارەیەکمان بۆ تەرخان کرابوو خۆم لەگەڵ سایقەکە لە پێشەوە دانیش و مناڵەکانیش لە پێشتەوە کە لە ڕێگا کەوتی نەقسە ئەویش هەر نەیار بوو بە حکوومەتی بەعز ئەو سەردەمە خۆشی عەرەب بوو خەڵکی منتقەی دیالە بوو کەوتی نەڕێ ئیتر منیش هەموو ئاخوداخەکانی خۆم هەموو هەڕشت و کەزانی منیش کەسێکی معارزم بەڕاستی پێیوتم وتی ئەگەر شەو لە عەربە دەمان هێڵنەوە ئەگەر بەیانی وەرەقەیان بۆ کردین ئەتان بەنە مجەمەعی سەلامی پێڵێن لای هین باینجان لای بازیان ئەتان بەنە ئەوێ درۆی شەی و بۆ هەڵەبجەتان نابنەوە ئەگەر کەست هەیە لە سلێمانی من ئەتوانم بم لەوێ چونکە کەس بە کەس نییە ئێستا لەم وەختا ئەتبم لەوێ داتانەگرم ئەگەریش لە زمنی قافڵە و کاروانە ناردینیان وتی لە منتیقەی خلیاسان لەوێ خۆمەکەم بە پەنچەر زۆر پیاوێکی بەڕێز و بەڕاستی ڕەحمەتی لێبێ وتی ئەگەر لەوێشین بوو خۆمەکەم بە پەنچەر و لەوێ ئەوە خۆتان و کەلوپەلەکانتان داگرن و دوای خۆتان ئیشی خۆتان جێبەجێ بکەن مێنەوێ چونکە بتانە ئەوێ مەسیرتان کەس نازانێت چی بەسەرێ خوا بۆی ڕێخستین ئێمە چونکو خزمانمان هەبوون لە سلێمانی هێناینی بەنهێنی لە سلێمانی فڕێیان ویتر ئێمە لە سلێمانی ماینەوە بەڵام کە سوکارمان و من کە خۆم نەچووم خوشک و برا و مام و خاڵ و هەموو کەس و کارمان لەوێ لە گردەچاڵ بوون گردەچاڵ شوێنێکی بیابانە لەو پێم وایەکەوێتە تقریبەن لای شیمال سەروی هەولێرەوە نیو سەعاتێک سێ چارێکێک لە هەولێرەوە دەرەچووی منتیقەی بەحرکە و گردەچاڵی پێ ئەڵێن لەوێ لەو دەشتە فڕیان نابوون ئاویان هەبوو نەخێر قوربان بەڕاستی ئەوە کە خەڵک کەم ئاماژەی پێەکە گردەچاڵ هیچ ئاماژەیەک پێ نەکرا من ئەمە یەکەم جارمە بیبیست گردەچاڵ لە کیمیایەکە سەختتر بوو کاتێکا دوو جار خەڵکێکی زۆر لەوێ مرد مناڵی زۆر لەوێ ئەمرد باوەڕە دەبێ من خۆم بەسەردان بەدزیەوە چوون بەلای کەسوکارەکەم نەموتووە لە سلێمانیەوە هاتوو مۆمانە چوون بەلای کەسوکارەکەم سەردانم کردن شەوێ لایەن مامەوە ئەو شەوە تا بەیانی باوەڕت هەبێ نەخەوتوین هەموو بەس گریان پیشەمان بوو ئەو خەڵکەتە بینی هەموو لەناو ئەو خۆڵ و قوڕەیە لە گەرمایی هاوینە جا دوای زستانی بەسەرا هات لە زستانە نایانهێشت چادرێ هەڵدەن نایانهێشت من ماڵی خوشکێکم کوڕەکەی زاوام بە ڕەحمەت بە ئێستا نەماوە هەندێک خشتی بە قوڕ بڕی بوو ویستبووی کەوا دیوار و شتێ دروستکە بۆی قوڕ و خۆڵ قوڕ نێتەوە ناو هینەکەی پیان هینەکانیان پێ تێگا خشتەکان یعنی نە ئەبوو بژین هەتا بوو بالموناسبە من ماڵی برایەکەم مامۆستا ڕەسووڵی برام لە ئێران لە کاتێ لە ئۆردوگا بووین لەوێ بە ڕەحمەت چوو شەهید بوو لە ڕووداوێکە لە نێوان خەڵکەکە و هەندێک لەو حرەسەکانی ئێرانیە تەقیان کرد بەناو خەڵکەکە و برایی من لە ماڵی خۆشی بوو لەوێ گولەیە بەر کەلەکەی کەوت و براکەم شەهید بوو مناڵەکانی کە ورد بوون ئەو کاتە لەوێ بوون لە گردەچاڵ عریزەیەکی جوانمان بۆ نووسین لێرە وتم بەس من خۆم پیشان نەدا وتم بیبن بۆ بەحسابی ئەو کاتە مەسئولی حیزبی لێرە ڕەفیق حیزبیە ئەسوەدی ناوبوو پیاوێ بوو مەسئولی شوعبەی سلێمانی بوو بردویانە ژوورەوە بۆ ئەوی کە باعتیباری ئەوەی کە ئەم برایی ئێمە لە ئێران شەهید بوو بە گولەی ئێران شەهید بووە وەکو تەرحمێ یعنی بەڵکو کە مامۆستایش بووە بەڵکو ئیزنی مناڵەکانی بن بێتەوە بێنەوە سلێمانی دانیشن
لەوێ وتوی بە مناڵەکان وتوی ئەگەر سەیدە ڕئیس نەبووایە عەفوی کردوون ئێوە وەکو چۆلەکە بێ ملتان لێ بکەینەوە ئێوە خەڵکی هەڵەبجە متعاون بوون لەگەڵ عەدووی ئێرانیە بەو شێوەیە جوابی ئەوانیا بێەوە یعنی چۆن بڵێ بەبێ ئومێدی دەریکردون ئێستا ڕۆنیا بە مەخفوری ئەتان نێرمەوە بۆ گردەچاڵ ئەوە حاڵی خەڵکی گردەچاڵ مەزەندە خەڵکی گەڕاوی هەڵەبجە لە نێو گردەچاڵدا چەند بوون واللهی تقریبا ئەتوان بڵێم خۆی خەڵکی هەڵەبجە ئەو کاتە هەمووی نهاتەوە ئێستای ژەرماوە خەڵک لە ئێران خەڵکێک مابوو لە ئۆردوگاکانە لە ئێران خەڵکی هەڵەبجە هەندێکیشی تەبعاً پێشتر پێش لە کارە ساتەکەی ڕۆژی کیمابارانی هەڵەبجە زووتر دەرباز بوون هاتوونە سلێمانی یا لە شوێنی تر بوون ئەمانەی لێ دەرکەی ئیتر تقریبا ئەتوان بڵێم لە سا هەفتای خەڵکی هەڵەبجە لە گردەچاڵ بوون یعنی وەکو بەقەدەر شارەکە پێوەی دیار بوو کە خەڵکی تایە گردەچاڵ سیرەکە تا ئێستا بۆچی لە ئەدەبیاتی ئێمە لە نووسینی ئێمە لە بیرکردنەوەی سیاسی ئەمەدا هیچ گرنگیەک بۆ ڕووداوەنەدراوە کە جەنابەت دەڵێی هێندەی کیمیابارانەکە بۆ خەڵکی هەڵەبجە قورستر و دوو جار کولانەوەی برینەکانیان وڵایتر خۆی ئەوەیە مەوزوعەکە ڕۆژی شانزەی سێ خۆی بۆ ڕەمزێک بووە بە هینێک لە ڕاستیشە لە ڕۆژی شانزەی سێ ڕاستە کە ڕۆژی کارە ساتە قورسەکە بوو ڕاستە کە با بڵین سەردێڕی هەموو خەموو هینەکانە بەڵام ئەتوانم بڵێم بووە بە مەسلەیەکی سیاسیش هەموو عالەم و ئەترافەکانی ناوخۆمان خەڵک زیاتر ئیسفادە لەو ڕووەکەن بۆ خۆیشیان و شتەکەیش بووە بە ڕەمز ئەجنا من شتێک وەکو جەناب وەکو هەستی خۆم شتێکم نووسیوە بۆ ئەو کاتەی کە خەڵک لە گردەچاڵ بوو نەبوو تەلەبە مناڵیان بخوێنێ لە مەکتەبە نەبوو بێن ئیش بکەن بۆ ماڵ و مناڵیان خەڵی گیرفانی خاڵی بوو بەو شێوەیە هەموو شتێکیان لێ منعکراوشی ئەبوو تاالبی پێغەمبەری عینشت جا من ئەو ئاماژەیەم پێ کردووە لەم نامیلکەیە ئەمەکە لە 1970 نووسیومە ئەڵێم تەبان بۆ ئەمەم بۆ مەبەستم خەڵکی گردەچاڵە کرێکاری بێ ئیش بێ پووڵ و مایە جوتیاری ماندووی پاڵەوانم ڕۆ سەدان قوتابی بێ دەرس و دەورم نایلۆن نشینی بیابانم ڕۆ ئەمە بەبەستم ئەوانەی کە لەوێ ژیاون جارێتتر شاری مات و بێدەنگم هەڵەبجەی شەهید بێ تاوانم ڕۆ ئەمە بەڕاستی ئەوەی سۆزی منی جوڵان شت بڵێم کە ئەجنا لە ئەسڵا من بڵێم شاعیر نیم بەڵام هەموو کەسێک شتێک کە ئەوێ بە سەرچاوی ئیلهام بۆی یا تەسیری تەیەکە وەکو چۆن بڵێ فکری ئەتەقێتەوە منیش ئەوە بوو بە سەرچاوی کەواتوانیم کەچوو ئەو سەردانم کرد لەوێ بەو شێوەیە ئەو هاتمە جەنابەت فەرموود ئەوەی کە من خۆم لە نێو تراژیدیاکا بووم یا ئەوەی مامۆستا کامیل عەبدولقادر ئێستای چەژێ من ناتوانم کە لەو کاتانە لەدایک بووم نەبووم خەڵکی ئەوێ نەبووم ناتوانم ئەوەی کە تۆ بینیوتەوە تۆ هەستت پێکردەوە تۆ دەرکت پێکردووە من ناتوانم بە بیستن یان بە گێڕانەوە یان بە گوێگرتن لە شارێک گزارش بکەم لە گەورەی و لە کاریگەری و تراژیدیای با جیاوازی نێوان مامۆستا سادق و مامۆستا ڕەسوڵی برا بکەین کە هەردووکیان خەڵکی یەک شوێن بوون و هەردووکیان تراژیدیاکەیان بینیوە بەڵام جەنابەت بە هەستێکی ئەدەبیاتی و شیعری جیاوازی تێگەشتنی شاعیرێک بۆ ڕووداوەکە لەگەڵ کەسێک یاسایی ئەچی بوو ئایا هیچ جیاوازیەکە بۆ یا بۆچی شاعیرەکانمان زیاتر توانیویان هەستی خۆیان لەو ڕووداوە دەرببڕن بێگومان ئەوەی هەستێکی ئەدەبیت هەبێ یا هەستێکی توانایەکی شیعری هەبێ هەستی زۆر ناسکترە لە هەموو ئەتوانن جاری وایە لە تابلۆیەک ئەتوانن لە تابلۆیەک مەسەلەن بابەتێک دروستکە ڕۆمانە بنووسێت لەبەرەوە هەستی ئینسانی شاعیر یا و کەسانەی کە خوا جۆرە توانای و کوزەیەکی یاونەتێ لەو کاتانەی کە خۆ هەموو شاعیرەکانی تری جوا بوون مەسە هیوا هەبووە بڵین هەستێکی نەتەوایەتی هیوا هەبووە هەستێکی کۆمەڵایەتی هیوا هەبووە هەستێکی عشقێک مەسەلەن یا خۆشەویستیەک بۆ بە سەرچاوی ئیلهام بۆی و دەستیاوەتە قەڵەم و شتی نووسیوە یعنی هەموو ئینسانێک خۆی تاقەیەکی شاراوی تایە وزەیەکی شاراوی تایە اینجا هەیە ئەتوانێت ئەوە بە شیعر دەربڕێ بەڵام ئینسانی عام ئینسانی عادی طبعا لەبەرەوەی کەوا تەفاعلی لەگەڵ ڕووداوەکانە وەک کەسێک نییە کە بە هەستێکی تایبەتی و بە تێڕوانینێکی تایبەت و گۆشەنیگایەکی تایبەتی خۆی هەبێ ناتوانێت تعبیر بکات لە هین بەڵام وەکو کاریگەری هەرکەس بە شێوازێ لە شێوازەکان حەدەسەکان کاریگەریان ئەبێ لەسەری بەس طبعا ئەمە لە یەکێک بۆ یەکێکی تر و لە شاعیر بۆ غەیری شاعیر مەسەلا ئەم شتانە جیاوازە بۆیە ئەو کەسانەی کەوا توانای شیعریان هەیە بە شێوەیەکی جوان بە تێکستی جوان جوان ئەتوانن تعبیر بکەن لەو ڕووداوانە و بە شێوەیەکی زیندوو بیهێڵنەوە لە زاکیرە و لە خەیاڵی خەڵکە سادق زۆر جار ململانەی مەذهبی و نەتەوەیی و حیزبی و تەنانەت شەخسیش دەبێتە هۆی داڕوخان و لاوازکردن و پەرپوتکردنی شارێک یا شوێنێک هەڵەبجە ژەستەکە من دوێنێ لە بەرنامەکەمدا دەڵێ
هەرچەند حیزبەکانی هەولێر و سلێمانی و دهۆک زۆر کۆک و تەبان لە ڕێخستن و لابەشکردنی پۆستەکانە بەڵام بۆ هەڵەبجە ململانەکان هێناوە تێرەواتە ململانەکە ئەو لاشیان دهۆک و سلێمانی هەولێر هێناوەتە هەڵەبجە و بۆیە هەڵەبجە زیاتر بەرەو لاوازی و داڕوخان و بێخزمەتگوزاری ئەچێت تەنانەت سەیری هەولێر و سلێمانیش کە هەولێر و دهۆک بە بەراورد بە سلێمانی چونکە هەولێر یەک جۆر بیرکردنەوە یەک جۆر حیزب و یەک جۆر مەبدەئی سیاسی هەیە سیرەکەی ئاوەدانترە بەڵام سلێمانی چووکە کوشتەی دەستی دەیەها بیرکردنەوە و سەرکردەیە سیرەکەی سلێمانی بۆتە وێرانەیەک هەڵەبجە تا چەند کوشتەی دەستی ئەم ململانێ حیزبی و شخصی و حیزبی و نەتەوی و ئاینیە وڵا خۆی هەڵەبجە بە تەکید بێگومان بووە بە شوێنی ململانەکان بووە بە شوێنی ساختکردنەوە و تەسفی حساباتی ململانەکان من لە زیهنی خۆما هەڵەبجەم تەشبیه کردووە بە کەرکووک ینی وەکو یەکوان تا کەرکووک و هەڵەبجە لە زۆر شتا لە یەکەچن کەرکووک بە درێژایی ساڵ بە درێژایی زەمن تەماشای بکە دایم داڕوخا و دایم بێخزمەت و دایم وێرانە و دایم خەڵکەکەی خەڵکێکی منکوب و یعنی غیرەتی خۆیان نەبێ بەڕاستی ژیان لەوێ نەمابوو هەر لە کۆنیشەوە دایم بۆ بە زەحیە و قوربانی ململانی نێوان حکوومەتی ناوەند لەگەڵ بۆ نمونە حکوومەتی هەرێم یا با بڵێن حرەکەی کوردی کەس بە خۆی بە خاوەنی نەئەزانی بە تەواوی کەس دەستی نەبردووە بۆی خزمەتێکی بکە هەڵەبجەی ئێمەش لەو ڕۆوە هەم لە نێوان حکوومەتی ناوەند و هەم حکوومەتی هەرێم و هەم لە نێوان حیزبەکان و ململانەی حیزبەکان و شەد و جەزبی ناو حیزبەکان و هەرکەس بۆ خۆڕاکێشان و کردن خۆی حیزبایەتی چییە؟ حیزبایەتی مەفروزە وەسیلە بێ بۆ غایەیەک بۆ خزمەت بەڵام حیزبایەتی لای ئێمە بووە بە هەدەف و بووە بە ئامانج و بووە بە مەقسەد لەبەرەوە هەموو کەس مەناعەتی نەبووە شارێکێک و هەڵەبجە اینجا بۆچی هەڵەبجە ئەم پرسیارە خۆی حەقە بکەیت بۆچی هەڵەبجە وایە لە نێوان شوێنەکان هەڵەبجە بەڕاستی خۆی نەک لە بەرەوەی من بڵێم خەڵکی هەڵەبجەم ئەمە شایەتی خەڵکی غەیری هەڵەبجەیە هەڵەبجە هەر لە کۆنەوە هەر لە با بڵێن سەدەی هەژدەوە بەدواوە شوێنی ڕۆشنبیران بووە شوێنی شاعیران بووە شوێنی ئیبداع بووە شوێنی سەقافەت بووە شوێنی زانا و هەڵکەوتنی زانا بووە شوێنی هەڵخستنی سەرکردە بووە شوێنی هەستی نەتەوایەتی و نیشتیمانی بووە ئەمە وای کردووە کە خەڵک زۆر چاوی لەسەر هەڵەبجە بێ بەڵام کە چاویان لەسەر بووە ممارەسەکەیان بەغەڵەت کردووە لە بینی شەد و جەزبی حیزبەکانە و ئەفکارەکانە هەڵەبجە بۆ خۆی بۆ بە زەحێ بوو بە قوربانی ئەگەر نا هەڵەبجە لە جیاتی ئەوەی کە ئەوەیە گەشەی پێ بدرایە چونکو بەڕاستی هەڵەبجە وەکو عەرزم کردی خاوەنی تاقەوزەیەکی لە بن نەهاتووە ئێستاش بەو هەموو کارەساتە من لێرا حەزەکەم ئەوە عەرزکەم من بە بیرەوەری خۆم کە لە شەستەکانەوە بیرمە هەموو دەیەک لە هەڵەبجە کارەسیاتی ڕوویاوە زۆر کار چییە کە هەموو دەیەک هەڵەبجە بۆتە قوربانی عەرز ناکەم هەڵەبجە یعنی مەسەڵەن یەکێک لەو سفەتانی کە لە هەڵەبجە هەیە خۆی ئەمە بە پێی علم نەفسیش و بە پێی زانە کۆمەڵناسەکان هەر شوێنێک هەر ئینسانێکیش تەنانەت نایتیابوو یا یاخیبوونی تیابوو ئەوە نیشانەی زیندوێتی ئەو خەڵکەیە نیشانەی زیندوێتی ئەو شوێنەیە ئەو کەسەیە لە هەڵەبجە دائیمە ناهەبووە یعنی بەرامبەر بە هەموو ڕژێمێک کەستەمی کرد بێ بەرامبەر بە هەموو حاڵەت ملکەج نەبووە دایمە نایتیابووە ئەم نایە وای لێ کردووە کە هەڵەبجە زۆر لە بەرچاو بێ زۆر جار مەسەلەن ناحەزەکان هەوڵیان ناوە دەرفەتێکیان هەبێت و تۆڵە لە هەڵەبجە بکەنەوە لەبەرەوە هەل هەموو دەیەک هەڵەبجە تووشی کارەسادیە بووە مەسەن لە شەستەکانە و لە سەرەتای دروستبوونی شۆڕشی ئەیلولەوە و لە کێشەی بینی جەلالی و مەلایی و من کە مناڵ بوومە و کاتە بیرمێت دەیان شەڕ و دەیان کێشە و لە شاخەکانی هەڵەبجە و لە ناو هەڵەبجە و لە دەوروبەری هەڵەبجە ئەبوو ئەو هەموو تەرمۆمەترە هێنرایەوە هەڵەبجە لە هەفتاکانە ئەوە بوو یەکێک لەو شوێنانەی هەڵەبجە و خوشکی هەڵەبجە کە قەڵازێ بوو بە بۆمبی ناپاڵم درا لە هەڵەبجە لە 1970 لە 1970 هەڵەبجیان بەو دەردەبرد لە هەشتاکانە لە شەڕی ئێران عێراقا هەڵەبجە بوو بە گۆڕەپانی شەڕ و ململانی بینی ئێران و عێراق ئەو لە ئەرزیەگرتە تاران ئەمیش بە ڕاجیمە قەسفی هەڵەبجەیە کرد ئێرانیش بە ڕاجیمە قەسفی هەڵەبجەیە کرد چەند جار هەر لەو سەردەمانە ئێمە ئاوارە بووین و ماڵوێران بووین و ئاهاتینە سلێمانی و ئەگەڕاینەوە و خەڵک ماڵی ئەسووتا و شەهید ئەبوو ئەمە لە هەشتاکانە لە نەوەدەکانە هەڵەبجە ئەمە هەموو دەیەکان یعنی لە نەوەدەکانە هەڵەبجە بوو بە ساحەی
تەصفیە حیسابات لە بینی بەداخەوە حیزبە کوردیەکانی خۆمانە بوو بە ساحەیەکی سراعی ئایدۆلۆجی بوو بە ساحی سراعی مەسالیح و جەزبی حیزبەکان لە بینی خۆیانە ئەم هەموو کێشەیە لە هەڵەبجە دوجاریش لە هەڵەبجە بۆکو چۆن بڵێ خاتیمەی کێشەکانیان پێ هێناویان نەکرد لە 2000 بە دواوە ئەمەی تر کە ئێستا وردە وردە حکومت کەوتە سەر پێی خۆی و یعنی بەشێکی زۆر لە کێشەکانی قەیرانی ئابووری کە لە هەرێمە هەیە کە من بە وەکو خۆم بە بەچوونی خۆم ئەو قەیرانانە زۆربەی دروستکراوە چونکە ئەتوانرا خز باشە حکومەتی هەرێمی ئێمە لە چیا چاوەڕێی بەغای کردو ئێستا لە هەموو شتێکە ئاڵێ ئەرکی حکومەتی عێراقی ئەوە ڕاستە ئەرکی حکومەتی عێراقی ئەوە بک بۆ هەڵەبجە چونکە هەڵەبجە بەڕاستی هەموو حکامی بەغای ئێستایش هەموو قەرزاری هەڵەبجەن چونکە هەڵەبجە شارێکە لە شارەکانی عێراق پێونەتەوێت ئەوانش قەرزاری هەڵەبجەن بەڵام حکومەتی هەرێم لە چیا چاوەڕێی حکومەتی عێراقی کردو بۆ هەر شتێکە ویسبێتیان کەی ئەویان بەشدار و پرسیان بۆ کردو ئێستا لە هەموو شتێکە هەڵێن ئەبێ حکومەتی عێراقی ئەو بک بۆ هەڵەبجە ئەی خۆتان بۆ نەتان کرد ئەی چەندین ساڵ لە 2000 تا ئێستا دایان مەشروع لە هەڵەبجە هین کراوە چۆتە بواری جێبەجێکردنەوە یا لەسەر کاغەز هەیە و نەچووە یا لە ناوەڕاستە وەساندویان و ئیشان وەکو برادێکی تریش لەم شەوانە گوێم لێ بوو باسی کرد پردێک لە بینی هەڵەبجە و ڕێگایەکە لە بینی کە لە سەیسایەخۆ تا هەڵەبجە ئەو جادەیە مەسەرەن هین نەکراوە تا نزیکی سیروان نەکراوە بە دووسایت ئەو ڕێگایەوە چەند ساڵە ئەو هینە تاو نەکراوە یعنی نازانم بڵێمشی هەڵەبجە بوو بە قوربانی لە نێوان ئەم ململانیانە و ئیتر ئەوەیە بەس خەڵکەکەی لەبەرەوەی خەڵکێکە بەڕاستی ناپسێ خەڵکێکە کۆڵی نەداوە من حتا لە هەندێک شوێنیشا لەم نامیلکەیە ئاماژەم بەوە کردووەکەوە کۆڵ نەدەرە خەڵکەکەی و ناپسێ و نابن هەر یعنی ئەتوانن بژین و خۆیان لەسەر پێڕاگرن سادق دوێنێ لە میوانی بەرنامەکەم گفتوگۆ تایبەتەکەی شاری هەڵەبجە ئاماژە بەوە دەکەن کە ئەو ڕقوستەمەی کە حیزبی بەعز و ئێستای ئەلمانێتی کوردی بەرامبەر بە هەڵەبجە هەیە شوناسە ئیسلامی و موسڵمانێتیەکەیەتی ساڵی 52 مامۆستا مەلا ساڵحی گەورەی هەڵەبجە و مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز بەڕەحمەت دەچن یەکەم تۆوی ئیخوان الموسلمین دێن نایهێنە سلێمانی و هەولێر و دهۆک و کەرک و کۆمانێت دێسە دێتە هەڵەبجەی شەید دوایش ئەم تۆ دەبێتە شوێنی کانگای شۆڕشە ئیسلامیەکان و ڕابوونی ئیسلامی ئایا ڕاستە کە لە ڕابردوودا سەدام حوسێن و حیزبی بەعز بەهۆی شوناسە ئیسلامیەکە ڕقیان لە هەڵەبجە و ئێستاش ئەلمانیەتی کوردی هەر ئەم ململانەی هەیە بەرامبەر بە هەڵەبجە خۆی شوناسە ئیسلامیەکە زایدن شوناسە نەتەوەیەکە کە دووشتن بەڕای من ئەگەر بە شێوەیەکی باش هەردووکیان مارەسە بکرێن تاواکەری یەکن هەردووکیان تاواکەری یەکن چونکە تۆ خاکی خۆشویستنی خاکیش خۆشویستنی میلەتی خۆت و خەیرکم المدافع عن عشیرەتی ما لم یأثم یعنی ئینسان ئەگەر میلەتەکەی خۆیشی خۆش بێ خۆ ئەمە گوناهێکی نەکردووە ئەو باجی کە هەڵەبجە یای باجی هەردووکی بوو باجی دینداریەکەیشی بوو وەکو عەرزم کردی لە سەرەتاوە هەڵەبجە دائما يعني خەڵکی نخبەی هەڵخستووە بەڵام خۆی سەیەکێتی و پارتی نەتەوەین و بۆچی هەر لە ململانێنە هیچ بێخزمەتن بەرامبەر بە هەڵەبجە جاوە عەرز وەکو تۆ ئاماژەت پێکرد ئەو هەرچەنە من نامێ بچمەوە مۆزوعەوە بەڵام مەدی عەلمانیەت مەسەن چۆن ئێماڵین زوڵم هەر زوڵمە خۆ ئەو بۆ چوونە عەلمانیانەیش ئیتر عەرەب بێ یا کورد بێ ئەمە ڕەگەز ناناسێ فەرق ناخە بەشێکی ئەوەیە کەوا هەڵەبجە خەڵکێکی خاوەن مەبدە بووە هەمیشە و خەڵکێکی ئیسلام دۆز بووە و خەڵکێک بووەکەوا دائیمەن جانیبی ڕۆحی تیا بەهێز بووە و نخبەی دینی تیا هەڵکەوتووە بەشێکی تریشی ئەوەیە کەوا هەستی نەتەوایەتی لە هەڵەبجە هەر لە کۆنەوە بەردەوام هەبووە و خەڵکێکی مەسەلەن خاوەن هەڵوێستی تیا هەڵکەوتووە خەڵکی قارەمانی تیا هەڵکەوتووە شەهیدی قارەمانی هەیە و خەڵکی سەرکردەی هەڵخستووە لە هەموو لایەنەکان ئەمەش دیسان بۆ بە سەبەبی ئەوەی کەوا لە زمانی بەعسا بە هەردوو ڕەهەندەکە هەڵەبجە هەدەف بێ بۆ ئەوەی کەوا وێرانی بکەن و حتا تەنانەت یعنی هەندێک بۆ چوون هەیە کە ڕەنگە ڕاستیشی تیا بێ حتا دروستبوونی ئەو هێرشە بۆ هەڵەبجە دوور نییە چەند ئەترافێک تایە بەشدار بووبن چ ناوخۆ چ دەرەکی بۆ ئەوی کەوا هەڵەبجەی تیا بەو دەردەبرن کە بردیان ئەمە خۆی باجی ئەو مەبدەئیەتەیە کە هەڵەبجە ئەیە بەڵام ئیتر ناتوانێت یعنی خەڵک بەڕاستی ئەو خەڵکە ناتوانێت وانە بێ جەناب ئاماژەت بۆ کرد کە خەڵکی هەڵەبجە لەگەڵ ئەم هەموو نەهامەتی و قوربانی و خۆفیداکاری و هێرشە یەک لە دوایەکانی کە هەر لە دەیەک کاوەکو جەناب دەفەرمووی
نەپسا و نەبەزیوە جەنابەت شعرت هەیە بۆ ئەمە و ئایا شعرەکان تەنها شعری مەرگێن و شعری ناومێدین یا شعرەکە ئومێد بەخشیە بەڵێ وڵا خۆی من لە سەرتاوە سەردێکی کارەساتەکەم کردو بۆ هەڵبجە وەکو ئەوی کە لەبیر نەچێتەوە بەڵامی تر کاتمان نییە زۆر شت بخۆینەوە بەڵام لە شوێنێکا وەکو ئومێد وەکو ئومێد شعرێکم نووسیوە بۆ هەڵبجە ئەمە لەو کاتەیە طبعا ئەمە لە ساڵی 1990دا یعنی لە دووەمیادی هەڵبجا کە ئێمە هەر بڵین هێشتا لە ژێردەسی حکوومەتی بەعسا بووینەوە کاتە بە نهێنی ئەمەم نووسیوە لەژێر سەردێڕی هەردەینەوە هۆ هەڵەبجە ئەی شارەکەم یادگاری زامی بەسۆی هەموو شانزەی ئازارەکەم تراژی دیای سەدەی بیستم بۆ پەژارە سەرقەتار و سەربارەکەم لە یاد ناچی گەر دوشمن سەد ئەوەندەی تر دڵی ڕق بێ چاوەکانی دە ئەوەندە شێت و زەق بێ مەبەستم سەرۆکی وەختی عێراق بوو بەشی ئێمەش تا دەتوانن شەقولەق بێ بڕوام وایە هەردەینەوە یعنی وەکو ئومێدێک باوەشی شادی بۆ نازت دەگرینەوە فرمێسکی ئاوارەییمان بە خاکی پاک و پیرۆزت دەسڕینەوە بڕوام وایە لەگەڵ بەمە و ریزەچیای سەربڵندی قەرەداخە ڕۆژێ دێ یەک بگرینەوە تەمان ئەو سەردەمە هەموو لە یەک بووبوون هەموو کراو منتخی محەڕەمە و مەسەرەن نەبوو خەڵک بچێتەوە شوێنە و هەڵەبجە و شوێنانە بە هەورامانی گردنکەش بە سازانی بەرگسەوزم کە زێدی خۆمە بە سازانی بەرگسەوزم بە شارباژێڕی تەخت و سەخت ناوچەی پشتدەر بە گەرمیان تا بادینانی کوردانم شاد بینەوە ئەمە وەکو ئومێدێکەوە ئینسان بێ ئومێد نەبێ چونکو داهاتوو دائیمەن ئینسانە بە گەشببین بێ و الحەمدولله کە ئەوەیش تا ئەندازەیەکی باش هاتە دی سادق ناوی نامیلکە شارەکە هەستانەوەی هەستانەوەش ناوێکی گەشببینانەیە و ئومێدە بە هەستانەوە و بە نوێبوونەوە بە زیندووبوونەوە پێم خۆشە هۆکاری ناونانی بە هەستانەوە و ئەگەر شعرەکە ئەو شعرەی کە تایە ئەو ناوەت تێ هەڵگۆزیوە بۆمان بخوێنیتەوە ئەویش مەمنونە بەڵێ وەکو چۆن لە قورئانە فەرمی ئین مع العسر یسرا لەگەڵ هەموو تەنگانەیەکە دەرویەکی ژەرەکرێتەوە دوای هەموو نەخۆشیەک کرێت چاکبوونەوە هەبێت دوای هەموو ناخۆشیەک کرێ خۆشیەک هەبێت لەبەرەوە منیش وەک ئەوەی کەوا دایم گەشببین بووم چاوەڕێ بووم کەوا ڕۆژێ بێت کە ئێمە لەو نەهامەتی ڕزگارمان ببێ و وەکو وەسفێکی حەقیقیش بۆ میلەتەکەی خۆمان ئەم کۆپلەیەشم بۆ ئەوە نووسیوە لەژێر سەردەڕی هەستانەوەدا و هەر نامیلکەکەیشم ناو هەستانەوە بەو ناوەوە ئەڵێ بەرخۆدان و هەستانەوە دوو دەستەواژەی پیرۆزن جووتێ مەدالیای شایستن بە بەرۆکی کوردانەوە خەبات شۆڕش یەک لە دواییەک لە دێر زەمان لە مێژووی باپیرانەوە دوای نسکۆ بەرخۆدانەوە پاش ڕاگواستن گەڕانەوە دوای کیمیایی ژیانەوە لە پاش ئەنفال هەرمانەوە ڕاپەڕینی 91 وەک هێمایەک بۆ بەرپەرچی چەوسانەوە پاشان کۆڕە و گەڕانەوە دوای ئابلۆقە بوژانەوە میلەت ڕانە گەر شوانی دڵسۆزی هەبێ وریا و لێزان سۆزی هەبێ بەرەو ئاسۆ هەنگاو بنێن گشتپێکەوە وەک ئەندام بن بۆ یەک جەستە بە زانست و عیرفانەوە زۆر ئەستەمە کەس بتوانێ ئەو گەلە گورگانە خواردکە یان بیخاتە ناو بۆ دەقەی توانەوە ئەمەیشم بوتووە لەو بەرەوەی کەوا خۆمان عاقڵ بین خۆمان میلەتی خۆمان ئەبێ وریابین بەڕاستی دەرس وەرگرین پەن وەرگرین لە ڕابردوو خۆمان نەبین بە داردەسی بێگانە وتومە تەور گەر دەستکی دار نەبێ تەور ئەزانن چییە دەستەکەی ئەگەر دار نەبێ پێی ناکرێت دار ببڕێتەوە ئەمە پەندە و بۆ ئێمەیە بەردەوامە لە باب و باپیرانەوە بەوە کۆتاییم بە کۆپلەی هەستانەوە هێنا بوو بەڵێ سادق لە ئێستادا دوای 31 ساڵ هێشتا خوێن لە برینی هەڵەبجە و جەستەی هەڵەبجە ئەچۆڕێ تا ئێستاش ئەو برینە ساڕێژ نەبووە تا ئێستاش خەڵکی هەڵەبجە هەر لە سزایەکی مادی و معنەوی ئاژین هێشتا هەڵەبجە ئەو ئاوڕەجددی لێ نەدراوەتەوە کە پێویست بوو هەر لە دوای ڕاپەڕینی بەهاری 92یەکەوە ئیدی حیزب دەسەڵاتدارەکان ئەوەندەی فۆکس و گرنگیان بۆ هەڵەبجە بواە بۆی شوێنیتر نەبووە چی بکرێت لە ئێستادا بۆ ساڕێژبوونی ئەم برینە بۆ وەستاندنەوەی ئەم خوێنە بەردەوامی کە 31 ساڵ لە جەستەی هەڵەبجە ئەچۆڕێ بڵێ وەڵا وەکو عەرزم کردی لە سەرەتاوە چی بکرایە نەک بڵین ئێستا چی بکرێت چی بکرایە بەڵام ئێستاش دیسان چی بکرێ چونکە ئینسان نابێ بێ ئومێد بێ نابێ بێ ئومێد بێ من ئەڵێم هەڵەبجە خۆی کە ناو نراوە
پارێزگای ئاشتی یا شاری ئاشتی تاوان کە من ئەڵێم هەڵەبجە بەڕاستی مەبەستم هەموو ناوچەی هەڵەبجێ بە هەورامانیەوە بە شار و زوریەوە بە ناوچەی نەورۆڵیەوە بە هەموو دێهات و دەوروبەرەکەیەوە لەبەرەوە خەڵکی هەڵەبجە ئەوە ئەو شتانەی کە بۆی بکرایە یەکێک لەو شتانە مەسەن ناوێنراوە پارێزگای ئاشتی یان شاری ئاشتی باشە شاری ئاشتی یەکەم شت کە بکرایە بۆ هەڵەبجە بەڕای من ئەوایە لە چەکدا ماڵڕایە بکرای بە شارێکی لە چەکدا ماڵراو وەک ناکازاکی و وەک هێرۆشێما مەسەلەن ئەو شارە بۆیە چەکی تیا محەڕەم و حەرام بکرایە چونکە ئێمە بە چەک لە گەورەوە بۆ ئێستایش تەنانەت ئەوەی بووە بە کولتورێک لە بەرد بەداخەوە لە ناوچەی هەڵەبجەی ئێمە چونکە هەر لە شەستەکانەوە شوێنی ململانیە بووە دائیم خەڵک بە چەک کێشەکانیان یەکلایی کردوتەوە ئێستای جاری وا هەیە بەداخەوە حتا لە بینی خزمانە حتا لە بینی بنەماڵەیەکە حتا لە بینی ڕەفیق و دۆست و هاوسنووری دیەکانە جاری وا هەیە لە بینی دووسێ کەسی گەنجە کێشەیەک دروستە بێ یەکسەر پەنا بۆ ئەوانە پەنابن بۆ چەک و ئەیانەیە بەچە بۆ چکەوە بووە بە کولتورتیایە بەڵام ئەگەر هەڵەبجە لە چەک داماڵڕایە و ئەگەر چەکی تیا بە هەموو جۆرەکانی چەکەوە حرام بکرایە ئەوە شتێکی باش بوو بۆیە بکرایە بۆ هەڵەبجە بۆ ئەوەی کەوا چەمکی ئاشتی لە هەڵەبجە زیاتر بچەسبێ ئەوە یەک بوو لەو شتانەی بەڕای من خاڵی دووهەم گەنجی هەڵەبجە من خۆم کە ئەچمەوە هەڵەبجە کە سوکارم هەوو لە هەڵەبجەن تەبان کە ئەچمەوە هەڵەبجە و سەیرێکی گەنجەکانی هەڵەبجە یەکەم یعنی زۆریان پەنابن بۆ هەندێک شێت تەئکیدم هەڵبژاردەیان نییە بەڵام لە ناچاری ئاپەنای بۆ بن مەسەلەن ئێستا نێرگەلە و مەسەلەن بەعزێ شت کاتی خۆیان بەوە بەنەسەر و بۆ بە دیاردەیەک یعنی وەک تۆڵەیەک لە ڕابردوو وەک تۆڵەیەک لە ئەو هەموو ئیهمالی کە بۆ هەڵەبجە کراوە جاری وایە کەسێک مەسەلەن پەنابە بۆ ئەو شتانە بۆیە پرۆژە هەبووە بۆ گەنج ئەوە مەسەلەن بۆ ئەم گەنجانە هەوڵیان باە دامەزراندن لە هەڵەبجا بەردەوام بواە کوراگەر دامەزراندن نییە هەوڵیان باە لێرەوە ڕووی دەمەکەمە دەوڵەمەنەکانی سنوورەکە بە تایبەتی بەڕاستی هەندێکیان خاوەن هەڵوێستن بەڵام پرۆژەکان پرۆژەی پرش و بڵاون پرۆژەی ناسیستەماتیکن منەظەم نین یعنی هەوڵ داوایان لێ یەکەم کەوا هەندێک پرۆژەی ئێستا مەسەن یەکێ لەو پرۆژانەی کە لە هەڵەبجا کراوە پرۆژەی ڕۆنی زەیتون ئەمە شتێکی زۆر باشە بۆ ناوچەکە خەڵکێکی زۆر دەست بەکارە بێ هەوڵ بن کە چەند کارگەیەک لە هەڵەبجا بکرێتەوە بۆی گەنجانی هەڵەبجەتیایە سەرقاڵ و مەشغوڵ ببن دیقەت کە ئێستا زۆر کەس هەیە نەگهات لە هەڵەبجە لە هەموو کوردستانەوە خەڵکێکی مەسەڵەن هین بووە منتیج نەبووە خەڵکێکی چونکە بواری بۆ نەڕەساوە چۆتە دەرەوە ئێستا لە دەرەوە سەیرەکەی چونکم لەوێ ناتوانێت بژی بەبێ ئیش و ئەبێ ئیشێ بکە ئەوە تا سەیرەکەی بۆ بە خاوانی پرۆژە لەوێ مەسەلەن توانیوێتی کەواشتێ بۆ خۆی بکە لەبەرەوە ئەگەر دەوڵەمەنەکانمان ئەگەر حکوومەت و ئەگەر ئەو لایەنانەی کەوا هەر هێشتا بەلایانی عاتیفی لە هەڵەبجەکەنەوە حەزەکەم شتی یعنی دەوامدار و شتی استراتێجی بۆ هەڵەبجە بکرێ یەکێک لەوانە ئەوەیە کەوا کارگەی تیا دروست بکرێ و مەسەلەن دامەزراندن بۆ هەڵەبجە بە ئیسیسنا بکرێتەوە بۆی گەنجەکانی لەوە زیاتر بێ ئیش و بێکار و فراغیان نەبێ فراغی فکریان نەبێ یەکێکی تر لەو شتانی کە بۆ هەڵەبجە بەڕاستی بە باش ێزانم و پێویستە دەورات بکرێتەوە لە هەڵەبجە دەوراتی تەئهیلی لەلایەن چ دامەزراوەکانی حکوومەتەوە چ لەلایەن مەسەلەن ڕێکخراوەکانەوە دەورات بکرێتەوە بۆی تەئیلی خەڵک بۆی کەوا خەڵک فێری ئەوە بکەن ئەو بەهرانەی هەیەە ئەو هێز و وزە و داهێنانی کە تیانایە بەڕاستی بیخەنەکار و کە زۆریش هەیە لە هەڵەبجا من لەم ساڵانەی ڕابردووە لە هەڵەبجا کەسێک وابزانم ماتۆڕێکی دروست کردبوو هی کارەبا مۆلیدەیەکی کارەبا کە وتی ئەگەر تەتویری پێ بکرێ بەڵام کەس پشگیری نەکرد ئەتوانرێت کارەبای هەموو کوردستان دابینکە یعنی عەقڵی زۆری تیا هەڵەبجە بەڵام بەداخەوە کە ئیسیسمار ناکرێت ئەوە هینە بێ اینجا یەکێکی تر لەو شتانەی کە بۆ هەڵەبجە بەڕاستی زۆر حەیەویە زۆر گرنگە کە بە سوپاسەوە طبعاً من ئاگام لێیە هەر لە زمانی کاک گۆران ئەدهەم و قایم خام و دوای ئەویش کاک عەبدوڵڵا و ئێستایش کاک ئازاد تۆفیق کە ئاگام لێ زۆر پەرۆشە و زۆر هەوڵەدا تەنانە سەردانی ئێرانی کردو لەم بینانە هەوڵیان داوە کەوا مەرجی سازان بکرێتە مەرجێکی ڕسمی و مەرجێکی فەرمی کە من مناڵ بووم بیرمێ لە شەستەکانە لە مەرجی سازانەوە ئاڵگۆڕی بازرگانی هەبووە چونکە حەیەویترین سنوور مەرج بۆ هەڵەبجە خزمەتی هەڵەبجە بکات تەنیا سازانە هیچ مەرجەکانی دەوروبەری هەڵەبجە هیچیان بە هەڵەبجات تێپەڕ نابن هەڵەبجە چاپەکە
تاکە مەرزێک کە بتوانێت خزمەتێکی ڕاستەوخۆ بە شاری هەڵەبجە بکە و بە دانیشتوانی هەڵەبجە بکە ئەو مەرزەیە کە بکرێتەوە معلم لە هەڵەبجەوە تا ئاگاتە سەر مەرزەکە هەمووی 4 کیلۆمەترە. ئەو جادەیە مەسەن ئەگەر قیر بکرێ و ئەگەر خزمەتێکی پێ بکرێ و لە دیوی ئێرانیشەوە هەوڵێکی بۆ بدرێت کە ئاگام لێ هەوڵ هەیە ئێستا لە ئارا بەدەستخۆشی بۆ ئیدارەی هەڵەبجە ئەگەر ئەوە بتوان بکەنە شتێکی عملی ئەوەی ژێکی ترە لەو بوارانی کە خەڵکی هەڵەبجەی پێ بکرێت. هەوڵی چارەسەرکردن و ناردنە دەرەوەی بریندارانی چەکی کیمیایی و لە پێشی هەمووشیانەوە مامۆستا کامیل عەبدولقادر کە دەسەڵاتداران بەرپرسەکان کە بە ملیۆنەها دۆلار لە هێنانی هونەرمەندێک یا لە فیستیڤاڵی ڕەنگ یا لە هەڵبژاردننی شاجوان یا لەکردنەوەی کەناڵێکا سەرفەکەن بەڵام مامۆستا کامیل کە بۆتە سمبولی قوربانیان یان بوونە باجدەران و بریندارانی چەکی کیمیایی تا ئێستا یەک دەسەڵاتدار لایەکی جدی لێ نەکردوێتەوە یان لەسەرکی خۆی نەیبردوێتەوە دەرەوەی وڵات یا ڕێکخراوێک. هەروەها هێنانەوەی مناڵەبوون بووەکانی شەڕی کیمیابارانی هەڵەبجە کە زۆربیان لە وڵاتی ئێرانن تازەترین نمونەیان ئەو کوڕەبوو کە لە تاران دوای 31 ساڵ بەدایکی خۆی شاد بوویەوە کە تا چەند ئەمە جارێکی دیکە ساڕێژی برینەکانی هەڵەبجەکە هەم گێڕانەوەی مناڵەبووەکان هەم چارەسەری بریندارەکان. بێگومان هێشتنەوەی ئەو کەیسانە بەو شێوەیە کە تا ئێستا هەیە یعنی دوو لێکدانەوەی بۆ کرێ وەکو لە سەرەتاوە عەرزم کردی ئەوەی کە خۆی لە کێشەکانەژی هەست بە کێشە ناکە وەکو خەڵکی خۆی دوو لێکدانەی بۆ یەکیان لەوەیە کەوا مهتەم نەبن بە هەڵەبجە و بە خەڵکی هەڵەبجە یەکێکیشان ئەوەیە کەوا هەڵەبجە ئەیانەوێ خەڵکێک ئێوێ ساغ بێتەوە بۆ خۆی بەجیا هەڵەبجە وەکو عەرزم کردی با هەموو لایە ئەوە بزانێ خەڵکی هەڵەبجە خاوەن مەبدەئێکە بەڵێ ئەمینە دڵسۆزە بۆ هەموو لایەک یعنی هەستێکی نەتەوایەتی و هەستێکی ئاینی بە قوتی تایە بەڵام ناتوانێت لەسەر لایەک چونکو هەڵەبجە پێکاتێکی مۆزاییکێکی عجایبی هەیە هەڵەبجە یعنی هەڵەبجە تۆ لەوانەیە نازام جەنابەت شارەزابیانە هەڵەبجە لە سەرەتای لە سەدەی هەژدە و پێشتر و نۆزدە و ئەمانە جوولەکەی تیا بۆ هەڵەبجە لەگەڵ هاوڵاتیانی هەڵەبجە زۆر بەڕێزەوە ژیاون. ئێستا مەسەن کاکەی تایە موسڵمانی تایە ئەتوانم بڵێم تەنانەت مەزهەبی شیعی خەڵک هەیە لە هەڵەبجە ئەژی دوایەوە پێکهاتەیەکی خێڵەکی مەسەرەن خێڵی جیاواز یعنی هینی بیرروڕای جیاوازی تایە بەڵام هەڵەبجە توانیوێتی بە یەکەوژین هەوڵ بدرێ ئەمە بەڕاستی ئیسفادەی لێ بکرێ بە نمونەیەکی جوان بۆ ئەوەی هەموو لایەک مستەفید بن لە هەڵەبجە اینجا هەڵەبجە بۆ بەزەحی ئەوەی کەوا لەم بینە خەڵک ئەوێ هەرکەس لایەک بۆ خۆی ڕاکێشێت و خەڵکەکەیشی بەڕاستی چۆن بڵێ سەر لێ شێوا و بکرێت و کراویشە تا ئەندازەیەک بەڵام ئەو ڕۆحیەتە لە هەڵەبجە هەیە کە ئەگەر خەڵکێک خزمەتی بکە بە وەفا بێ بووی و ئەو کەیسانە ئەگەر لیان بپرسنەوە هەرچەندە زۆر درەنگە بەڕاستی چونکە ئەو برینارانە ئەو ئینسانەی کە برینارە ڕۆژ بە ڕۆژ هێز و توانای کەمەکە کزە بێ ئەبواە مەسەرەن زووتر و زیاتر ئێستایش ئەکرێ زیاتر بە خەمیەوە ببن و بە تایبەتی ئەو ونبووانەی کە ون تا ئێستا بێسەر و شوێنن جاری وایژەیە کە کەسێکە دۆزرێتەوە بەو دەردە ئەچەیە کە شێوازی بە حسابی DNA و ئەمانە کە هینەکرێ یعنی فەحسێکی دقیق و ورد و مەسەرەن یەکلاکەرەوەی بۆ نەکراوە ئەمانە هەر هەمووی پێویستە بەڕاستی پێچوونی بۆ بکرێ کە ئەوانەیش هەموو بوارن لەو بوارانەی کە خزمەتی هەڵەبجەی تیا ئەکرێ و خەڵکی هەڵەبجە بەڕاستی ئەو یەکێکە لەو خەڵانەی کە گرێ لەسەر دڵی خەڵکی هەڵەبجە بۆچی ئەوانە یەکلا ناکرێنەوە بۆچی وەک پێویست احتیمامیان پێ نادێت. سادق پێم خۆشە گوێویستی کۆتا قسە و پەیامی بەڕێستامە. وڵا شتێکن باس کرد لە سەرەتاوە بۆ هەڵەبجە مەسەڵەن خەڵک شتی زۆر وتۆ بۆ هەڵەبجە پیا و ناکیرولجەمیل نەبێ شترا بە تایبەتی شاعیران بە تایبەتی ئەوانەی کە هەستی ئەدەبی و نووسینیان تایە وەلایەزال بەردەوامیشن من حەزەکەم هەر ئاماژەیە بە ناوی چەند کەسێ لەوانە نەک هەمووان بۆ هەڵەبجە نووسی طبعاً دەیان خەڵک شتی وتۆ بۆ هەڵەبجە دەیان خەڵک بەڵام لەوانە مەسەلەن یەکێک لەوانە شێرکۆ بێکەسە یەکێک لەوانە عەبدوڵڵا پەشێوە یەکێک لەوانە ڕەفیق سابیرە یەکێک لەوانە مامۆستا جەمال بێدارە مامۆستا جەمیلی ڕەحمەتی کە عەبدوڕەحمان کە قایم قام بوو لە هەڵەبجە مامۆستا ڕەسوڵی برام کە توانایەکی لە ڕادەبەدەری هەبوو بەڵام بەداخەوە ئەوەندەی پێنەچوو دوای کارە ساتەکەیش بە شێوەیەکی تراژیدی مرد مامۆستا کرێکار و دەیان خەڵکی ترشتیان لەسەر هەڵەبجە نووسیوە کە جێی سوپاس و بەڕاستی پێزانینن و مەمنونیانین و هیوادارم کەوا ئەو قەڵەمانە هەر لە بەردەوام لەسەر هینیان و من بۆ هەڵەبجە بۆ دوا قسەم لەسەر هەڵەبجە
ئەگەر شتێکم لەبیر ما بێ بیڵێم حەزەکەم شتێک هەیە بیڵێم پێش لەوەی دو قسەت بۆ بکەم. هەڵەبجە لە ساڵی 1999 لە پەرلەمانی کوردستانی ئەو کاتەوە بڕیاری بە پارێزگابوونی بۆ دەرچوو. بەڵام ئێستا کە ساڵی 2019 کە ئیساش 20 ساڵی بەسەرا تێپەر بووە هیچ سیمایەکی بە پارێزگابوونی تیابەدی ناکرێت. ئەم پرسیارە ئاراستەی کاربەدەستانی حکوومەتی هەرێمەکەم و ئاراستەی هەموو ئەوانەیەکەم مناڵم خەڵک دڵسۆزنیە خەڵک دڵسۆزە بەڵام نەیان کردو بە ئەولەویاتی کاریان وەک پێویست نەهاتون بەدەم خەمەکەوە و هەڵەبجە دەربێنن لە ملبلانەی حیزبایەتی هەڵەبجە دەربێن لە ملبلانەی حیزبایەتی پێم وایە توانن شت بکرێ بۆ هەڵەبجە. دوجار لە پشتی ئەم نامیلکەیەوە وەکو ینی ئومێدبەخشینێکی تر بە هەڵەبجە وەکەوەی کەوا هەڵەبجە تۆ هەر زیندویت و هەر ناپسەی و هەر بەڕاستی بەردەوامی لە ژیان ئەم تێکسە شیعریم نووسی و حەزەکەم ئەوت بۆ بکەم. طبعا ئەمەم لەگەڵ حیزبی بەعس و هەموو ئەوانەی کە ویسیانە هەڵەبجە تێکدەن. ئەوان ویستیان بتخنکێنن بتسڕنەوە بەڵام تۆ هەر ژیایتەوە بە هەڵەبجە هەتوو. ئەوان ڕۆشتن تۆ مایتەوە لە دوای خەزان گەشایتەوە پاش ناسۆر و دەربەدەری گەڕایتەوە چونکە تۆ بۆ ژین خوڵقا بووی بۆ پەروەردەی دایان زانا و چەندین سەرکردە سازا بووی وەک قولەی قاف بوویت و هەشی وەک قولەی قاف بوویت و هەشی ئەوان گلان تۆ مایتەوە. لەگەڵ هەڵەبجەم بووە ئینشاءڵڵا ومێ دەکەم هەڵەبجە و هەموو شارەکانی تری کوردستان هەر ئاوەدانی و سەربەرزی. زۆر سوپاس زۆر بەڕێز مامۆستا سادق شێخ عوسمان سازانی نووسەر و شاعیر کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم بوویت و لە هەستی خۆتەوە باسێکمان لە تراژیدیای کیمیابارانی هەڵەبجە کرد. ومێ دەکەم خوای گەورە شەهیدەکانمان بخاتە بەرزترین پلەکانی شەهید و شفای بریندارەکانیشمان بدا و کۆتا مەرگ و مەئەساتی هەڵەبجە و هەڵەبجەیەکان و کورد و کوردستانیش بێ. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ ستافی هاوکارت. زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.